بازلا هۆشیاری کۆمەڵگە دەربارەی زۆربوونی دەستدرێژی بۆ سەر خانمان و هەروەها مناڵانەکەین. دەستدرێژی هەموو جۆر ئارزاردانێکە گرێتەوە ئەنجام ڕاستەوخۆ بە یاخود ناڕاستەوخۆ بێت یان لە ڕێی سۆشیال میدیا بێت یان بەر شێوازێکی تر بێ خۆ داماژت پێ. بەڵێ ئەمە بە شوەیەکی ڕاستەوخۆ بێت یاخود ناڕاستەوخۆ بێت لەلایەن کەسێکەوە بەرەمە کەسێکی دیکە ئەنجام مەدرێت و پێشێلکردنی ماف و ئازادیەکانی کەسی بەرامبەرە تا چەند کۆمەڵگە هۆشیار بکرێتەوە لەو بارەوە. بەڵێ بێگومانەوە کە زانین کە چەندین ڕێکخراومان هەیە لەم بارەوە مانوێ بزانین کە کۆمەڵگە تا چەند هۆشیارە بەرامبەر ئەو دەستدرێژیانی کە بەرامبەر بە ژنان هەروەها مناڵانەکرێت بە شێوەیەکی گشتی و بەشێک لەو دەستدرێژیانی کە بەرامبەریانەکرێت بە نهێنی ئەمێنێتەوە ئەمانەیە بزانین کە تا چەند کە کۆمەڵگە هۆشیار بۆتەوە سەبارەت بەم بابەتە هۆکار و چارەسەرەکان. بەڵێ و جۆرەکانی دەستدرێژیش بە شێوەیەکی گشتی باسەکەین بۆم بەستەش زۆر بەڕێز بەهرە هەمەڕەشمان لەگەڵا بێت کە بەڕێزیان توێژەرن و بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانابن. خاتو بەهرە سڵاو لێبێت. سڵاو لێبێ خاتوبارە. بەیانیت باش. سڵاو لە ئێوەش بەیانیتان باش، بەیانی بینەرانیش باش. زۆر سواس بەهرەخان، سواس بۆ ئامادەبوون، سواس بۆ دەرفەتی کە بە ئێمەت بەخشی. ئەگەر سەرەتا هەر لە باسی هۆشیاریەوە دەست پێ بکەین بە حکمی کارەکەی بەڕێستان و لەناو کۆمەڵگەیانەمانەوە بزانین کە هۆشیاری هاوڵاتیان و بە شێوەیەکی گشتی کۆمەڵگەش لە ئێستا چۆنە بۆ ئەو دەستدرێژیانی کە بۆ سەر ژنان و هەروەها مناڵان بە شێوەیەکی گشتی ئەنجام مەدرێت بەراورد بە ساڵەکانی ڕابردووە توانین بڵێن کە ئەمە گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئێمە بەداخەوە لە ڕووی ئامار و داتاوە یعنی شتی فەرمیمان نییە لەبەرەوەی تا ئێستا بەشێک لە دام و دەستگاکانی ئێمە پێیان وایە هەندێک بابەت کە باس نەکرێ باشترە، بەڵام بە پێچەوانەوە تا تۆ تەشخیصیان دەستنیشانی نەخۆشی یەک نەکەی ناتوانانی چارەسەری بۆ دانێ. بۆیە ئێمە ئاماری نافەرمیمان هەیە و ئاماری ئەوەمان هەیە کە مەسەلەن ئێمەمانان ئیشی لەسەر دەکەین وەکو ڕێکخراوە ناحکومیەکان یان ڕێکخراوەکانی بواری مافەکانی ئافرەتان و مافەکانی منداڵ. ئەگەرنا ئامارێکی فەرمی دەستگایەکی حکومیمان نییە، بەڵام هەر کاتێک ناسەقامگیری سیاسی و ئابووری هەبێ بێگومان ناسەقامگیری کۆمەڵایەتی زیاتر دەبێ. دەتوانین بڵێین لەگەڵ ئەوەشدا دەستدرێژی یان گێچەڵپێکردن بە ئافرەتان هەتا بە منداڵانیش مێژووی هەیە لە هەموو کۆمەڵگەکان و لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکی تر فۆرمەکەی دەگۆڕێت یان شێوازی چارەسەری دەگۆڕێت بەپێی کللتوری کۆمەڵگەکە یان دەنگ لێ هاتن و بەردەوامی و ڕێپێگرتنی دەگۆڕێت. لە کۆمەڵگەی ئێمەدا ئیشێکی ئەوتۆی لەسەر ناکرێت بەداخەوە لەبەرەوەی هەمیشە قوربانی وەکو تاوانبار سیر دەکرێت. بۆ نمونە ئەگەر گێچەڵ بە خانمێک بکرێ یەکەم شت وەکو یعنی کەس باسی کەسی بکەر ناکە ئەو لایەنە ناکە کە دەستدرێژیەکەی کردووە و بە پێی یاساش دەبێتە تاوانبار هەمووی دەڵێ مەسەلەن ئەو خانمە بۆ لە دەرەوە بوو یان بۆ لە فلان شوێن بوو یان بۆ فلانجلی لەبەر بوو. جا لەبەر ئەوە یعنی زۆربەی خانمان بەداخەوە لە کاتی ئەوەی کە گێچەڵیان پێدەکرێت بێدەنگی هەڵدەبژێرن لە زیاتی ئەوەی کە بەرگری لە خۆیان بکەن یان ئەو کەسانە سکاڵا تۆمارکەن و ڕوبەڕووی یاسایان بکەن. بەهرەخان دواتر دەگەڕێمەوە لای بەڕێستان و دیارە لە ئێستادا کۆنفرانسی بە ئەلیکترۆنیکردنی سیستەمی تەندروستی لە هەولێر بەڕێواچێت. ڕاستەخۆ ئەڕۆینە لای ئەو کۆنفرانسە کە وەزیری تەندروستیش بامان شێوە قساکات بابێکۆ بینەریم کردن و بە دیجیتالکردنی سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان. بەڕێزان هەروەک لە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرنامەی کاری وەزارەتی تەندروستیمانە لە کابینەی نوێم کە سیستەمی تەندروستی بە ئاراستەی بە دیجیتالکردن و بە ئەلکترۆنکردن بکەین وەکو بەشێکی سەرەکی لە دیجیتالکردنی حکوومەت کە ئەویش سیستەمی تەندروستیە بۆ ئێمە کەرتی تەندروستی یەکێک لە گرنگترین سێکتەرەکانی حکوومەتە بۆ بە ئەلکترۆنکردن و بە دیجیتالکردن، چونکە پەیوەندی ڕاستەوخۆی بە هەموو تاکێکی کۆمەڵگا هەیە، پەیوەندی ڕاستەوخۆی بە هەموو هاوڵاتیەک هەیە و تێیدا چەندین ئامانجی گرنگ تێدا بەدی دەهێنرێت. یەکێک لە گرنگترین ئامانجەکان
بریتە لە بەرزکردنەوەی ئاستی کوالیتی خزمەتگوزاریەکانی تەندروستی بۆ هاوڵاتیان بەگشتی و بۆ دام و دەستگاکانی تەندروستی و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکانی تەندروستی گشتیە لەناو کۆمەلگادا کاتێک ڕاستەوخۆ پەیوەندی ئەلکترۆنی لە نێوان دام و دەستگای تەندروستی و هاوڵاتی دروست دەبێت و هەروەها سیستەمی وردبینکردن و یان بڵێن دیقەتی هەستیاری زانیاری و داتاکان دەبێت کە لە سیستەمی تەندروستیدا گرنگترین بنەمای دروستبوونی بڕیار داتا و زانیاریە بۆیە بە سیستەمی دیجیتەڵ دەتوانرێت بڕیارە دروستەکان زیاتر واقعی و بڕیاری ڕاست و دروست دەربچێت هەروەها ئامانجێکی دیکە تێدا کەمکردنەوەی ڕۆتینە لەسەر هاوڵاتیان کە ئەوەش ئامانجێکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی هاوڵاتی بە کەمترین ڕۆتین بتوانێت بگاتە دام و دەستگا حکوومیەکان دام و دەستگاکانی تەندروستی و بەردەوام لە پەیوەندی ڕاستەوخۆدا بێ دۆسیەی هاوڵاتی کە دەڵێم هاوڵاتی سەرڕای نەخۆش بۆ ئێمە هاوڵاتی بە پلەی یەکەم گرنگترە چونکە تەندروستی گشتی بۆ هەموو هاوڵاتیانە نەک تەنها نەخۆش بۆیە لەو پرۆژەیەدا لە پرۆژەی بەستەمکردنی تەندروستی بەرەو دیجیتەڵ و ئەلکترۆنکردن هاوڵاتی بە تەواوەتی پەیوەست دەبێت بە خزمەتگوزاریەکانی تەندروستی هەروەها ئامانجێکی دیکەی تێدا دروستبوونی ئەو چێبڕچێیە دەبێت لە نێوان دام و دەستگا تەندروستیەکان هەم لە کەرتی گشتی هەم لە کەرتی تایبەت بۆ ئەوەی داتاکان زۆر بە شەفافیانە دەرەنجامەکان و هەروەها با بڵێن خزمەتگوزاریەکان لە ڕێگەی نیشاندەرەکان یان بڵێن ئیندیکەیتەر و مؤشیرەکان پیشان دەدات بۆ ئەوەی ئاستی خزمەتگوزاری لە شوێنێک بۆ شوێنێک لە نەخۆشخانەیەک بۆ نەخۆشخانەیەک لە هەر بەشێک و یان چین و توێژێکی ناو کۆمەلگادا لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنیەوە زۆر بە ئاشکراتر و شەفافترانە پیشان دەدرێت بەڕێزان هەموو ئەو ئامانجانە و چەندین ئامانجی دیکەی گرنگ بۆ ئێمە دەست پێکراوە لە دەستپێکی چەندین پرۆژەی ئەزمموی یان بڵین پایلۆت لە ناو سیستەمی تەندروستیدا یەکێک لە گرنگترین دەستپێکەکان لە ڕەوشی کۆرۆنا بوو لە کاتی تەشەنەکردنی نەخۆشی کۆرۆنا لە جیهاندا لە هەرێمی کوردستان ئەو دەرفەتەمان قۆستەوە بۆی بتوانین کەمترین ڕۆتین بە تایبەتی لە کاتی کەرەنتین و لە کاتی ڕاگررتنی زۆربەی سێکتەرەکانی ژیان خزمەتگوزاریەکانی تەندروستی بۆ هاوڵاتیان بۆی کەمترین جوڵەی هاوڵاتی لەو کاتەدا هەبێت دەستمان بە چەندین پرۆژە کرد گرنگترین پرۆژەکانی لە کاتی خۆیدا دەورێکی گرنگە بوو پرۆژەی خزمەتگوزاری فاستکەیر بوو کە لە ڕێگەی ئەلکترۆنی دەتواندرا خزمەتگوزاریەکان بۆ نەخۆشیە درێژخایەنەکان و کوتان و چەندین خزمەتگوزاری دیکە بگاتە هاوڵاتیان دواتر هەر لە ڕێگەی سیستەمێکی دیجیتاڵی و ئەلکترۆنیەوە بە سوپاسەوە بۆ هێڵەکانی پەیوەندی تواندرا سیستەمی تریسینگ ڕەبت بکرێت بەم بابەتەوە تریسینگ بەو مانایە کە دۆزینەوەی بەرکەوتوانی ئەو کەسانەی کە گومان لێکراو بوون یانیش توشبوو بوون تواندرا لە ڕێگەی پەیوەندیەکانەوە بەبێ ئەوەی سەردانی دامدەستگاکان بکات لە ڕێگەی پەیوەندی هێڵی تایبەت بە ژمارەی هێڵە فریاگوزاریەکان تواندرا حالەتەکان دۆزرێتەوە و لە ڕێگەی پۆرتالی تایبەتەوە دەتواندرا بە نامە و بە کورتەنامەوە دەرەنجامەکان بدرێ اینجا بەرەو پێشبردنی و سیستەمە بۆ وەرگرتنەوەی دەرەنجامی پشکنینەکان یانیش دواتر بۆ دروستکردنی نۆرەی وەرگرتنی ڤاکسین بۆ ئەوی لە ڕووی عەدالەتی کۆمەڵایەتیەوە هاوڵاتیان بە یەکسانی بتوانن خزمەتگوزاری وەرگرتنی ڤاکسین وەربگرن لە ڕێگەی سیستەمێکی دیسان هەم دیجیتاڵی و ئەلکترۆنیەوە دەتواندرا نۆرەی وەرگرتنی ڤاکسینەکان و شوێنی ڤاکسینەکان و ڕۆژی وەرگرتنی ڤاکسینەکە بزاندرێ لە هەمان کاتیشدا بە هەمان شێوە وەکو یەکێک لە وڵاتە هەرە پێشکەوتەکان هەرێمی کوردستان لە سەرەتاکانی دەستپێک بوو بۆ وەرگرتنی کارتێکی QR کۆد و کۆدی وەرگرتنی ڤاکسین کە لە هەموو وڵاتانی دنیادا
پێداویستێکی سەرەکی بوو بۆ ئەو کات. بەڕێزان، ئێمە توانیمان سوود لەو بیرۆکانە وەربگرین. لە ئێستادا چەندین خزمەتگوزاری دیکە بە لۆکاڵی لە ناو دامودەستگایەکی تەندروستیدا سیستەمی ئەلکترۆنی پەیڕەو دەکات. بەڵام ئامانجی ئێمە زۆر لەوە گەورەترا بۆ ئەوەی بتوانین هەموو دامودەستگا تەندروستیەکان بەیەکەوە بەسرێتەوە بە سیستەمی دیجیتاڵی و لە کۆتاییشدا هەموو هاوڵاتیەتیش بە هەمان شێوە ببەست لەناو ئەم سیستەمەدا خۆی ببینێتەوە. بەڵێ ئەوەی کە بینەر و بیستەری بووین وتاری وەزیری تەندروستی بوو سەبارەت بە بەڕێوەچوونی کۆنفرانسی بە ئەلیکترۆنیکردنی سیستەمی تەندروستی. بەردەوامین خات و بارە ئەگەڕێینەوە لای تۆ. خات و بارە هەماهەنگی نێوان ڕێکخراوەکان چەندە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت سەبارەت بە سنووردارکردنی دەستدرێژی بۆ سەر خانمان و مناڵان؟ بەڵێ. ئەوەی کە من ئاگادارم لەو کاتانەی سکاڵات تۆمار دەکرێت، یعنی بە دەنگەوە چوونێکی ئەوتۆ نییە بە تایبەت کە بۆ بابەتی تەحەڕوش یان گێچەڵکردن بە ئافرەتان ئەسڵەن پێشوازی لە سکاڵاکانیش بە شێوەیەکی ئەوتۆ نییە کە جێی دڵخۆشی بێت، چونکە بۆ خۆمان دەزانین کە دام و دەستگاکانی پۆلیس یان ئەو کەسانی کە لە دادگاکان ئیش دەکەن پەروەردەی هەمان کۆمەڵگە و هەمان کللتورن، بۆیە پێویستە ئەو بابەتە ورتر کاری لەسەر بکرێت بەوەی کە ئەوان پێویستە ئەوانەی لەو بوارانە ئیش دەکەن ئەو پیاوانە یان ئەو خانمانە ڕاهێنانیان پێ بکرێ یەکەم جار کار لەسەر هۆشیارکردنەوەی ئەوان بکرێ و لە ڕێگەی ئەوانەوە کار لەسەر هۆشیارکردنەوەی ئەجا لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە کار لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگە بکرێت بە شێوەی جۆراوجۆر و لە کەناڵی جۆراوجۆرەوە و لایەنە پەیوەندیدارەکان پێکەوە بە هەماهەنگی دەتوانن هەر لە وەزارەتی تەندروستی پلاندانان کۆمەڵایەتی ڕۆشنبیری ناوخۆ هەر یەک بە جۆرێک لە جۆرەکان ئەرکی دەکەوێتە سەرشان کە خۆی بەبەر پرسیار بزانێ لە وەهادۆخێک و لە بوونی دیاردەیەکی بەو جۆرە، چونکە من پێم وایە تاکو ئەو دیاردەیە پەردەپۆش بکرێت ئەوە بەداخەوە کە بەرەو زیادبوون دەچێت. ئەوە خاڵێکی تر ئێستا ئێمە جۆرێکی تر لە گێچەڵپێکردنمان هەیە، ئەویش گێچەڵپێکردنی ئەلیکترۆنیە کە بەداخەوە زۆر جار بووەتە هۆی هەڵوەشانەوەی خێزان یان ئەنجامدانی زۆر جۆری توند و تیژی بەرامبەر خانمان. ئەویش لە ڕێگەی کەناڵە جۆراوجۆرەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەکو فەیسبوک و ئینستاگرام و کەناڵەکانی تریان ئەو ژمارانەی کە تۆمار نەکراون یان ئەلووزیان پێ دەڵێن لە بازار بەو زۆرە ژمارانەش بەداخەوە زۆر جار کارەساتی زۆر ناخۆش خوڵقێنراوە، بەڵام ئەوەش تا ئێستا چارەسەرێکی بنەبڕ بۆ ئەو جۆرە ژمارانەش نەدۆزراوەتەوە. ئەوانە هەموو بە جۆرێک لە جۆرەکان هۆکارن بۆ ئەوەی کە بەردەوامی بدرێت بە گێچەڵپێکردنی خانمان. و بابەتێکی تری کە زۆر لە خەڵکی ئێمە پێی هۆشیار نین، بۆ نمونە خانمێک لە سەرجادە دەڕوا پێیان وایە کە هۆڕینێکی بۆ لێدەدا کەسەکە مل دەردێنێ قسەیەکی پێدەڵێ توانجێکی لێدەدا بە بێخواستی خۆی پێیان وایە ئەوە دەستدرێژی نییە یان ئەوە گێچەڵپێکردن نییە، یان کاتێک تەلەفۆن بۆ کەسێک دەکا یان نامەیەکی ئەلیکترۆنی بۆ دەنێرێ، شتی ناشیاوی بۆ دەنێرێ، وێنەی ناشیاو دەنێرێ، یان ئەوە تا کە ئاماژەیەک دەکا کەسەکە بەدڵی نییە. ئێمە دەبێت سەرەتا بزانین کە ئەوانە هەمووی دەچێتە خانەی دەستدرێژی، دەچێتە خانەی گێچەڵپێکردن بە خانمانەوە. و بابەتێکی تر ئەو بابەتە کاتی زۆر دەوێت باسکردنی، چونکە لە هەر لایەکەوە بیگری پێویستی بە ساڵان ئیش لەسەرکردنە، چونکە تا ئێستا بۆ نمونە هاوڵاتیانی ئێمە وا تێنەگەیشتون کە کەسێک پۆشاکێکی بەدڵی ئەوی لەبەر نەبێ
مافی ئەوەی نییە هیچی پێ بڵێ یان دەستدرێژی بکاتە سەری یان کاتێک کەسێک لە ئەکاونتێکی هەیە لە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوە مانای ئەوە نییە کە تۆ دەتوانی بە ئارەزووی خۆت چیت بوێ پێی بڵێ. خاڵێکی تری زۆر هەستیار ئەوەیە کە دەستدرێژیکردن بۆ سەر منداڵانیش هەیە و بەداخەوە هەتا بۆ سەر منداڵانی کوڕیش هەیە. ئەوەش بەشێکی لە نادروستی مامەڵی دایک و باوکانە لەگەڵ پەروەردەی منداڵ و ناردنی منداڵەکانیان بەتەنیا بۆ هەندێک شوێن بەشێکی تریشی پەیوەندی بەو کەسانەوەیە کە جۆرێک لە نەخۆشی دەرونیان هەیە پێویستە چارەسەر بکرێ، بەڵام بەشێکی زۆرمان تا ئێستا هۆشیاریان بەو جۆرە نەخۆشیەش نییە و دەستدرێژیەکە ئەنجام دەدرێت، بەشێکی دەشاردرێتەوە و بەشایەتی بەشێک لە دکتۆرەکان کە زۆر جار دەڵێن منداڵێک هاتووە دەستدرێژی کراوەتە سەر، بەڵام دوای 5 دقە 10 دقە کاتێک زانیویانە پۆلیس دێت لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکات ئەوە منداڵەکە زوولا دەبن لەوێ بێ ئەوەی بزانن کێ بووە. باشە بەهرەخان ئەم هەموو پەروەردە دینیە کە هەیە، ئەم هەموو پەروەردەی کە لەناو قوتابخانەکان خوێندنگاکان بوونیان هەیە یاخود لەلایەن میدیاکانیشەوە بە هەمان شێوە، ئەمانە هیچ جەورێکیان نەبوو بۆ ئەوەی کە کۆمەڵگایەکی پاک بەرهەم بهێنن یاخود هەبێت؟ ئێمە دەبێت بزانین ئایا ئەو کەناڵانەی جەنابەت باست کرد کەناڵی پەروەردەین بەڕاستی پەروەردەی تێدایە؟ من پێم وایە لە قوتابخانەکانی ئێمە ئێستا پەروەردە نییە بەداخەوە و یعنی جۆرێک لە ئالۆزی و بێسەروبەری هەیە کە هەرچی تێدا بێ پەروەردەی تێدا نییە و کەناڵە دینیەکانیش لەبەرەوەی سانسۆر و سیستەمێکی تۆکمە نییە بۆ چاودێریکردن و کۆنتترۆلکردنیان، ئەوانیش هەر مامۆستای بە پێی ئایدۆلۆژیای خۆی خەڵک تەڵقین دەدات. بەڵێ خاتوبارە ئەگەر دواپرسیار بە کورتی وەڵام بیتەوە هیچ ئامارێکتان لایە سەبارەت بە دەستدرێژیکردنە سەر مناڵان وەک پێشتر ئاماژەت پێەیە ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە؟ من تا ئێستا ئامارێکی فەرمی نەمبیستووە نەمزانیوە، لەگەڵەوەی متابعە دەکەم هەبێت لەبەر ئەوەی وەکوکتم بەشێکی زۆریشی دەشاردرێتەوە، بەڵام من وەکو خۆم بەش بە حاڵی خۆم کە لەوانەیە خەڵکی تریش هەیە بە جۆرەکاری لەسەر بکە کەیسێکی زۆری منداڵان و ئافرەتانیش لە درێژایی ژیانی کارکردنم لە بوارەکارم لەسەر کردووە و تا ئێستا بەردەوامە، بەڵام کاتێک باز دەکەی خەڵکێکی زۆر پێ قەڵز دەبن پێیان وایە دەبێ ئەو بابەتە باس نەکرێ باشترە. بەڵێ خاتوبارە حەمەڕەش توێژەر سپاس کە ڕاستەخۆ لەولێرەوە لەگەڵ مابووی.